هەر کرێکارێک مافی خۆیەتی لە کۆتایی ڕۆژی کاردا بە سڵامەتی بگەڕێتە ماڵەوە. وتەیەک بە بۆنەی ڕۆژی جیهانی ئەمنیەتی شوێنی کار. ئەمڕۆ دووشەممە 28 ئاوریل بەرامبەر بە 8 خاکەلێوە ڕۆژی جیهانی دابینکردنی ئەمنیەت لە شوێنی کارە. ئەم ڕۆژە ساڵی 1984 زاینی لەلایەن یەکێتی کرێکارانی کەرتی گشتی کانادا و بە ناوی ڕۆژی یادەوەری کرێکاران دیاریکرا و دواتر لەلایەن یەکێتی کۆنفێدراسیۆن و فێدراسیۆنە کرێکاریەکانی زۆربەی وڵاتەکانەوە بە فەرمی ناسرا. ئامانجی ڕێکخراوە کرێکاریەکان لە ناساندنی ئەم ڕۆژە بریتی بوو لە یادکردنەوەی قوربانیانی نەبوونی ئەمنیەتی شوێنی کار، قوربانیانی نەخۆشیەکانی پەیوەست بەکار، وەرگرتنی قەرەبووی ئەو بنەماڵە کرێکاریانەی کە گیانیان لە دەستداوە یان کەمەندان بوون و هەروەها باشترکردنی ستانداردی ئەمنیەتی شوێنی کار. ئەم ئامانجانە لە دروشمی گیانبەختکردووان لەبیر نەکەین و لە پێناو زیندوەکاندا خەباتکەین چوونە ناو بەرنامەی ڕێکخراوە کرێکاریەکان. ڕێکخراوی جیهانی کار ساڵی 2001 زاینی ئەم ڕۆژەی بە هەمان ناو ئامانج بە فەرمی ناسی و ساڵی 2002 بە ناوی ڕۆژی جیهانی دابینکردنی ئەمنیەتی شوێنی کار خستیە ناو ڕۆژمێری نەتەوە یەکگرتووەکانەوە. کۆماری ئیسلامی بە کەڵکوەرگرتن لە هاوکاتبوونی ئەم ڕۆژە جیهانیە لەگەڵ ئەو نمایشە گاڵتە ژاڕیانەی کە بە ناوی هەفتەی کار و کرێکار هەموو ساڵێک ڕێکدەخرێن، یەکێک لە ڕۆژەکانی بە ناوی ماتەمینی بۆ قوربانیانی شوێنی کار ناو دێر کردووە. ئامانجی ئەم بەرنامەیە لە پاڵ باقی بەرنامەکانی تر کە بە ناوی هەفتەی کرێکاران ڕێکخراون هیچ شتێک نییە جگە لە بەتاڵکردنی ناوەڕۆکی ئەم ڕۆژە و بەکارهێنانی لە خزمەتی شاردنەوەی ئەو تاوانانەی کە لە شوێنی کاردا ڕوودەدەن. ڕووداوی تاڵی ئەم تاوانانە لە شوێنی کار لە ئێران هیچ کات بە شێوەیەکی ڕاستەقینە بڵاو ناکرێتەوە. خاوەنکاران نەک هەر هەواڵی ڕووداوەکان بڵاو ناکەنەوە، بەڵکو دەیان شارنەوە. ئیدارەی کاریش تەنها زیان پێگەیشتن بەو کرێکارانە بڵاو دەکاتەوە کە بیمەیان هەیە و ئیمکانی شاردنەوەیان نییە. بە سەرنجدان بەم ڕاستیە ئامارە ڕاستەقینەکان لەم بوارەدا زۆر لەوە زیاترن کە لە میدیاکاندا ڕنگ دەدەنەوە. هەڵبەت قەبارەی کارەساتەکە تەنانەت هەر لەم ئاستەشدا کە بە فەرمی بڵاو دەکرێتەوە زۆر دڵتەزێنە. بە پێی داتاکانی ناوەندی ئامار، ژمارەی گیان لە دەستان بەهۆی ڕووداوەکانی کار لە ئێران لەم ساڵانەی دواییدا بە شێوەیەکی مەترسیدار زیادی کردووە. لە ساڵی 1397 هەتاوی تا 1402 ئەم ئامارە لە 1625 کەسەوە گەیشتووەتە 2115 کەس کە 30% بەرز بۆتەوە. ئەم 30% زیادبوونە لە ماوەی 5 ساڵدا زەنگێکی مەترسی جددیە بۆ سەر ئەمنیەتی کرێکاران و پێویستیەکانی بەڕێوەبەرایەتی لە شوێنی کاردا. لە درێژەیەم راپۆرتەدا هاتووە لە 6 مانگی یەکەمی ساڵدا 1077 کرێکار بەهۆی ڕووداوەکانی کارگیانیان لە دەستداوە، هەروەها لە 3 مانگی یەکەمی ساڵی 1403دا نزیکەی 1000 کەس بەهۆی ئەو زیانانەی لە کاردا پێیان گەیشتووە سەردانی پزیشکی یاساییان کردووە. لەم ژمارەیە 743 حاڵەت پەیوەندیان بە ڕووداوەکانی کارەوە هەبووە. لەم پەیوەندیەدا بە پێی راپۆرتی ئیلنا بەڕێوەبەری گشتی کاروباری نێودەوڵەتی ڕێکخراوی دابینکردنی کۆمەڵایەتی ڕایگەیاندووە کە ساڵانە 45 تا 47 هەزار ڕووداوی پەیوەست بە نەبوونی ئەمنیەت و هەلومەرجی نەگونجاوی شوێنی کار لە وڵاتی ئێراندا ڕوودەدات. لە مامارانەدا هیچ ئاماژەیەک بەو کرێکارانەی کە تووشی نەخۆشی ئاشکرا و شاراوەی پەیوەست بە نەبوونی ئەمنیەتی تەندروستی شوێنی کار بوون یان ئەو کرێکارانەی کە بەم هۆیەوە تووشی مەرگی پێشوەختە دەبن نەکراوە. عەلی موزەفەری بەڕێوەبەری گشتی چاودێری کاری وەزارەتی هاوکاری، کار و خۆشگەزەرانی کۆمەڵایەتی دان بەوەدا دەنێت کە 98% ئەو ڕووداوانەی کار کە دەبنە هۆی گیان لە دەستان دەتوانرێت پێشگیریان لێ بکرێت. بە پێی مادەی 27 یاسای کار، هەر کاتێک کرێکار سەبارەت بە ئەنجامدانی ئەرکە پێسپێردراوەکان کەم تەرخەمی بکاتیان پەیڕەوی نێوخۆی کارگەکە دوای ئاگادارکردنەوەی بە شێوەی نووسراوە پێشێل بکات، خاوەنکار مافیەوەی هەیە سزای بدات یان دەری بکات. بەڵام لە یاسای دژە کرێکاری ڕژیمدا باس لەوە نەکراوە کە ئەگەر خاوەنکار لەم بابەتەوەرکی خۆی جێبەجێ نەکرد و لە دابینکردنی ئەمنیەت و پاراستنی گیانی کرێکاران کەم تەرخەمی کرد، لەو حاڵەتەدا یاسا چۆن مامەڵەی لەگەڵ دەکات؟
هەوڵی ڕژیمی ئیسلامی لە بەڕێوەبردنی نمایشەکانی بەناوی هەفتەی کرێکار و لەوانەش ڕێوڕسمی ماتەمینی بۆ قوربانیانی شوێنی کار لە ڕاستیدا بۆ پاساوکردنی ئەم کوشتارانەیە. هۆکاری سەرەکی ڕوودانی ڕووداوەکانی کار کە دەبنە هۆی گیان لەدەستان یان زیانی جەستەیی تاوانێکی ئاشکرایە کە لەلایەن خاوەنکار و بە هاوکاری و پشتیوانی دەوڵەت بەرەو پێشدەچێت و ڕۆژانە پەیڕەو دەکرێت. بەرپرسیارەتی هەر ڕووداوێکی کە لە شوێنی کار ڕوود بدات لە ئەستۆی خاوەنکارە. ئەوان یان لە ڕاهێنانی کرێکاران خۆ دەدەزنەوە یان ئامێری پێویست بە پێی ستاندەری ئەمنیەتی پێویست دابین ناکەن یان بە ماندووکردن و سوکایەتی پێکردن هیچ دەرفەتێک بۆ وردبوونەوەی کرێکارانی ژن و پیا و ناهێڵنەوە. کرێکارێکی کە موچەکەی تەنانەت یەک لەسەر سێی لانی کەمی پێداویستیەکانی ڕۆژانەی خۆی و بنەماڵەکەی دابین ناکات ناچارە یان دەبێت زێدەکاری بکات یان کارێکی دووەمیش بدۆزێتەوە. ئاشکرایە کە ئاوا کرێکارێکی ماندوو شەکەت بەردەوام لە مەترسی ڕووداودایە. ڕێکارە پێشنیارکراوە خێراکان بۆ باشترکردنی دۆخی ئەمنیەتی شوێنی کار لە ئێران، زیادکردنی کارایی سیستەمی چاودێری ناوەندی کار، بەڕێوەبردنی خولی ڕاهێنانی بەردەوام بۆ کرێکاران، خاوەنکاران و سەرپەرشتیاران، بەکارهێنانی میدیای گشتی بۆ وشیارکردنەوە، تیارکردنی کرێکاران و شوێنەکانی کار بە ئامێری ئەمنیەت، بەکارهێنانی ئەزموونی جیهانی لە بواری ئەمنیەتی کارەوە، دروستکردنی میکانیزمی کاریگەرتری بیمەی ڕووداوە پیشەییەکان، بەهێزکردنی ڕێکخراوە کرێکاریەکان و کۆمەڵە پیشەییەکان بە مەبەستی چاودێریکردنی ئەمنیەتی شوێنی کار و بەدواداچوونی مافەکانی کرێکاران لەم بوارەدا. واقعیەدەوەیە کە خاوەنکاران بەهۆی تەماح و چاوچنۆکی لە ڕادەبەدەر نەدەیانەوێ ئەمنیەتی شوێنی کاری کرێکاران دابین بکەن و نە نیگەرانی لە دەستانی گیانی کرێکارانن. لە ئەنجامی ڕووداوەکانی شوێنی نائەمنی کار تەنانەت نیگەرانی ئەوەش نین کە کرێکاران لە ترسی یان کارەکانیان بەجێ بهێڵن، چونکە دەزانن کە لەشکری بەرینی بێکار لە مەیدانەکانی کار و لە بەردەرگای کارگە و کارخانەکانیان ڕیزیان بەستووە و هەر کاتێک بیانەوێت دەتوانن کرێکارانی تر وەربگرن و لە هەمان شوێن و ژینگەی ناستاندارد و نائەمندا هەر چەشنەکارێکی قورسیان بەسەردا بسەپێنن. لە ئاوا هەلومەرجێکدا ئەوە خودی کرێکارانن کە دەبێت لە فکری خۆیان دابن و بە خەباتی ڕێکخراوی خۆیان خاوەنکاران و دەوڵەت ناچار بە دابینکردنی ئەمنیەتی شوێنی کار بکەن. دابینکردنی ئەمنیەتی شوێنی کار وەک هەر داواکاریەکی تر تەنها بەهێزی خەبات و تێکۆشان بەسەر سەرمایەداران و دەوڵەتی پشتیوانیاندا دەسەپێنرێت. لە ساڵیادی ڕۆژی جیهانی ئەمنیەتی شوێنی کاردا یادی کرێکارانی گیانبەخت کردو بە خەباتی بەردەوام لە پێناو سەپاندنی ئەمنیەتی شوێنی کار بەسەر خاوەنکاران و دەوڵەت و هەروەها دابینکردنی بیمەی تەواو بۆ زیان لێکەوتوانی شوێنی کار بەرز ڕادەگرین.